سەرکەوتی شارەوانی باسنێ وەک باقی فەرمانەکانی تری سنوورەکە لە کار و چالاکیەکانی خۆمان بەردەوامی ڕۆژانە سەرقاڵی پاکردنەوەی ناو شار و سەر شەقامە گشتیەکانین بە هاوکاری کۆمپانیای ئۆرانۆس کە لە سنوورەکەمانە دەست بەکار بووە. کۆمپانیای ئۆرانۆس ئێمە وەکو شارەوانی لە کاتی بارینی بەفرا لە وەرزستاندا هاوکاریانەکەین بە ماڵینی جادە سەرەکیەکان بەڵام بە دابینکردنی سوتەمەنی لایەن بەڕێزیانەوە و هەروەها شارەوانیمان بۆ ساڵی 2023 داوای چەندین پرۆژەمان کردوێکێک لەوانە کە دروستکردنی بینای شارەوانی کە بینای شارەوانیمان نییە و دروستکردنی ئاوەڕۆ و دروستکردنی شۆستە بۆ شارۆچەکەمان. بەپێی ئەوەی کە شارۆچەکەمان لە ڕووی دانیشتوانەوە چڕنیەوە خەڵکێکی کەمی تیا دانیشتوانەکەشی سەرقاڵی شوکاری خۆیان و هیچ ڕوبەڕۆبوونەوەیەکمان نیە لەگەڵانەوە خۆشبەختانە شارۆچکەمان شارۆچکەیەکی پاکە و ڕۆژانەش بە ئاوکاری کۆمپانیای ئۆرانۆس پاکخاوێنی شارۆچکەمان ڕاگرتووە. ئێمە وەکو شارەوانی دوو ئامێری پاکردەوەمان هەیە بۆ بەفر، ئامێرێکی بەفرماڵینمان هەیە کە کاسیحەیەکە و تراکتۆرێکیشمانەیە هەر کێلەیەکمان بۆ دروست کردەوە بۆ ماڵینی بەفر لە وەرزی بەفربارینە. سپاس.